وڵا زان خۆشی سامەلا چاوەری یەکەمی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگی پەروەردەیمان بۆ ئامادەکردوون باسکردن لە پەروەردەی دروستی منداڵ بە تایبەتی تر دایکان و باوکان هەوێنێک بێت بۆ دروستنەبوونی تەمەڵی لە منداڵدا. ئێمە باز لە هۆکارەکانی تەمەڵبوونی منداڵ دەکەین کە بزانین هۆکارەکان بۆ چیە گەڕێتەوە، ژینگەی ماڵەوە، ژینگەی دەرەوە تا چەند کاریگەریە بێت لەسەر دروستبوونی تەمەڵی لە نێو منداڵدا و گرنگترین ڕێگە چارەسەرەکانیش باز دەکەین کە دایکان و باوکۆ گرنگە ئەو ڕێنمونانەی کە لەم تەورێماندا باسی دەکەین جێبەجێ بکەین ئینشاڵڵا بۆی کە منداڵەکانیان دوور بن لە تەمەڵبوون. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کوێستان حامید قادر ڕێنمایی کاری پەروەردەی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. بەخێر بێستر چاومان. خوا سەلامەت بێ. مامۆستا پێشەوە بێمە سەر پەروەردەی منداڵ یا هەر بابن لە پەروەردەی مناڵ دەست پێ بکەین. ئەم پەروەردەیە تا چەند گرنگە دایکان و باوکان هاوشانی پەیداکردنی بژێوی ژیان و زۆر شتی دیکە لە نێو ماڵەکەیاندا ئەحتیمامی پێێن زیاتر لەوە ئەحتیمام بە پەروەردەی منداڵەکانیان بدەن. سەرەتا سڵامەیە بۆ تەواوی بینەران بیسەرانی عزیز و خۆشەویست. وشەی تەمەڵی بۆ بوونی مناڵ هەم لەباری پەروەردەییە هەم لەباری با بڵێن دەرونیە. ئێمە پێمان پەسەند نییە وشەیە بەکاربێنین چونکە منداڵان یاسایەکیان تێدایە کە تەواوی ئەو ژینگەی تایە بەسەری ئەبن ئەبێتە داتایەک کە پەرچەکردار لەسەر داهاتووی بەجێ هێڵێ، با بڵێن ئەبێتە گرفتێک بۆی لە داهاتووە ئەم وشەیە تایە ئەمێنێتەوە. بۆیە وا جوانترە وا باشترە لە ڕووی وشە و بەکارهێنانەوە پێیان بڵێن چست و چالاک نین یان با بڵێن زرنگ نین وەکو زمانێکی کوردەواری. ژینگە دوو ژینگەی هەیە منداڵ لە نێو ژینگەی ماڵە پەروەردەیەکەی کە دایک و باوکەوە ئەو ژینگەی شیکەتی ئەچێ ژینگەی قوتابخانەمانەوە پێش قوتابخانە کە با بڵێن دایانگاکانە. ئەوەی ئەمڕۆ کاریگەری لەسەر ژیانی پەروەردەی منداڵ بەجێ هێشتووە بوونی تەلارسازی ماڵەکانە کە بۆتە کێشەیەکی گەورە. خانوەکان داخراون، منداڵان وەکو جاران تێکەڵ یەکدی نابن و توانای جێبەجێکردنی یاساکانی یاریکردنی نییە چونکە لە نێو ماڵەکانیشدا بژێوی دارایی وای کردووە کە دایک و باوک هەردووکیان بۆ پیاکردنی داراییەکی باش بۆ فەرامکردنی داخوازیەکانی ژیان کە زۆر با بڵێن لە جاران لە ژیانێکی سادەییەوە ئێستا بۆتە ئاڵۆزی هۆکارێکن بۆەوەی کە دایکان تەمەنا ئەکا جێگایەک هەبێ بەس چاوی لە منداڵەکەی بێ. زۆر جار بۆی گرنگ نییە کێی لەگەڵا چ تەمەنێکە و چۆن پەروەردەیەکی پێ ئەدرێ هەرچەنە بەداخەوە بناخەی خێزانێکی بەختەوەر ئەبێ پلەیەک چامان لەسەر شێوازی پەروەردەکە بێوە چ داتایەک ئەدەین بەم منداڵە چکە کە لە فترەتا خوای گەورە بە ئێمە بەخشێ فترەتەکانی پاکن زرنگە چست و چالاکەوە گەرمەی هێزی جوڵەیەتی. بەڵام کاتێک کە دایکان باوکان بەهۆی بواری داراییەکەوە هەم بە بواری ژینگەی و تەلارسازیەکەوە خاڵێکی ترکە بەڕاستی بەداخەوم ئەمڕۆ ساردبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی خێزانیەکانمان کاڵبوونەتەوە بووک لەگەڵ ماڵە خەزوران بووک لەگەڵ ماڵە باوان لەگەڵ خوشکوبرا لەگەڵ خاڵ و مام ئەمە خۆی بۆ خۆی واکات کە هێواشەش ئەم منداڵە دوورکەوتنەوەی هەبێ لە دەوروبەر پەیوەندێکی کۆمەڵایەتی لاوازی هەبێ تێکەڵ نەبوونی لەگەڵ مناڵەکانی خانەوادەی. زۆر جارێ لە خانەوادا هەمانە کە کەیسەکان ڕوومان تێکەن منداڵە با بڵین نازانێ خاڵۆزا چیە، نازانێ پورزا چیە، نازانێ مناڵی پورچی پێوترێ و زۆربەی خانەوادەکان بە شتێکی لاوەکی بچووک کە یانی با بڵین کاریگەری شتە گەورەکان ناپێکرێت ئەوەی کە ئاسەوارەکەی بەجێشتۆ شتێکی لاوەکی عاجزی نێوان دوو خاتونە، عاجزی نێوان دشێک و بووکی ماڵە خەسوویەک و بووکەکەیەتی بۆتە هۆکارێک لەسەروی کە منداڵەکانیش سۆز و عاتیفیان نەبێ بۆ ماڵە باوانی هەردوولا. ئەمانە ئەو هۆکارانن و چەندی تریشمان هەن. زۆر باشە. خودی وشەی تەمبەڵی بەکارهێنانی ئەم وشەیە بۆ منداڵان کارێکی دروستە یاخود دەکرێت بڵین خۆی ئەم وشەیەوە لە مناڵەکە کات کە ئەو سیفەتە بچەسبێ بەسەریە؟ وشەی تەمەڵی و کوتم وشەیەکی با بڵین دەروون دروست ناکات چونکە ئەو شانەی ئێمە بەکاری هێنین مادەم داتا بێ لە پەروەردەی منداڵانە لە یەک دقەیی کە لە دایکە بێ هەتاوەکو ئەو چرکە ساتەی 12 ساڵ بەجێ هێڵێەوە چێتە قۆناغی نێوجەوانی ئێمە چی داتایەکی پێ بدەین بە زمان و بە کردار ئەو هەڵی ئەگرێ و دوایی ئەبێتە جۆرێک لە دەردرا و لە دوای عمری نەوجەوانی
ئەو شانە هەموویتیای ئەمێنێتەوە و زۆربەی لە خانەوادەکانە هەمانە ئەو شەی کە چەسپێنراوە بەسەر مناڵێکە لە عمرێکی دیاری کراوە کە ئەبینی تایە بۆتە ڕنگدانەوە بە وشە پێی وتراوە بۆتە ڕنگدانەوە بە کردارە ئەیبینێ بۆتە ڕنگدانەوە چونکە کردداری دایک و باوکیان ئەو ژینگەی کە مناڵی تیا گەورە ئەبێ زۆرترین ساتەکانی لەگەڵ کێ بەسەر ئەبا ئەو منداڵە کامێرایەکی چاودێری زۆر بەهێزە کە دوجار ئەو پەروەردەیە بە پەرچەکردار و وێنەدانەوە ئەبەخشێتەوە بە دایک و باوکەکە. تۆ باشە ئاوکەش بەریتە لای خۆت ئەگەر پێویستت بوو مامۆستا بەرمو لە خزمەت لە نێو ماڵدا تا چەند گرنگە دایکان و باوکان زۆر بەوردی زۆر بەباشی ئاگاداری چالاکیەکانی منداڵەکەیان بن نێڵن بە چەندین کاتژمێرێک حتوان دێمە بەسەر باسی مۆبایل و ئەوی پادۆنەکە زۆر کاریگەری خراپی هەیە نێڵن چەند کاتژمێرێکی زۆر ئەم منداڵی لەسەر ئایپادەکە بێت و نەجوڵێت و جوڵەیەکی نەبێت و زۆر جار دایکێک بۆی ئیش و کارەکانی بکات و بێ منداڵەکە بێزاری نەکات پەناباتە بەر ئەم ڕێگەیەڵێ با بێدەنگ بێدیان بەمارشەوە باوکیش ماندۆی لاکێتەوە ئەوێت منداڵەکەی کەمێکیان لی دوورکەوێتەوە ئایپادێک مەژغوڵێکا بە شتێکی دیکەوە تا چەند گرنگە جوڵە هەبێت و ئەم منداڵە بەرەو ناچالاکی نەڕات. دەستان خۆش بێت تەوان یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی ناچالاکییان زرنگ نەبوونی مناڵ کەم جوڵەیی مناڵ هۆکارەکەی سۆشیال میدیایە چونکە دایکانی ئەمڕۆ ماندوون وەکوتب لە پرسیاری ڕابردوو هەڵگرتنی بەرپرسیارەتی خانمان کە بوونێتە بەشێک لە ئەرکە پیاوانەیەکان هەڵەگرن بە پیاوانیش بە هەمان شێوە هەردوو لا بۆ بژێوی دابینکردن ئەبنە خاوەنی مێشکێکی ماندوو جەستەیەکی ماندوو بەڵام لەگەڵ ئەوەشا جێگەی داخەکە هەم خانمان هەم باوکان کە دێنەوە نێو ماڵەکانیان ئەبێ ئەو ماندووبوونەی هەیەە بە دەربڕینێکی گفتوگۆ بە گرنگی پێدان بە یەکتر ئەگەر ماوەیەکی کورتیشە لەگەڵ مناڵەکانە بەسەری برن بەڵام بەداخەوە هەردوولا لەگەڵ شەکەت بوونەکانیانە ئەبنە جۆرێک لە بەکارهێنەری سۆشیال میدیا یعنی با بڵین لە بوارێکی زۆر وردکارە قسەی لەسەر بکەم هەمومان بووینەتە کرێکی لەگەڵ سۆشیال میدیا ئەم کرێکی بوونەمان لە هەڵوەدای ئەوەیان کە جەستە زۆر بە خێرایی مێشک زۆر بە خێرایی بابەتەکان ئەبینێ تیژڕەوە ڕێگە بەوە نادات تۆ بهێڵی گفتوگۆ لەگەڵ خانمەکە تا بکەی لەگەڵ مناڵەکە تا بکەی یەکێک لەو هۆکارانە ئەوەی کە ئێمە بمانێ منداڵەکانمان لەم ڕێگایە دوورخەینەوە یەکەم جار خۆمانین چاودێر بین بەسەر خۆمانەوە کە لە سۆشیال میدیا دوورکەوینەوە چونکە من کاتێک کاتژمێرەکانی سۆشیال میدیام زیاتر بێ لە گفتوگۆکردن و گرنگی پێدانم بە منداڵەکانم من ناتوانم بە مناڵەکانم بڵێم لی دوور بە چونکە ئەو کردداری دایک و باوکەکە ئەبینێ بە مقابلی بینینی کردارەکە ئەو گوێ لە قسە ناگرێت چونکە زیاتر پەرچە کردار لەسەر جەستە و مێشکی مناڵ هەیە تاوەکو قسەکردن بۆیە ئەگە دایک و باوکەکە خۆیان لی دوور بن ئەو مەودا کورتەی لەگەڵ مناڵەکانیانن ئەو چالاکیە جەستەیی هەیەە کە دەریان نەبڕیوە کەپتە با بڵین شاراوەیە مەفروزە ئەم دایک و باوکە بە ڕێگا جەستەییەکان بە یاریەکان بە چوزانم سوبعەتکردن لەگەڵ ئەم مناڵە بە هەموو جۆرە یاریە زاکیری و مێشکیەکان بە گاڵتەجاڕیەک لەگەڵ ئەم منداڵە بە یاریکردن ئەم دایک و باوکە بتوانن ئیسیجامێک و تێکەڵبوونێکی وا لەگەڵ ڕۆحیە مناڵە بکەن ئاسوودەیەکی جەستەیی جوڵەیی بدەن بە مناڵە بۆیە سۆشیال میدیا هۆکارێکە بۆ تەمەڵبوونی منداڵ وەجگە لە تەمەڵبوونەکە یان با بڵین ناچالاکیەکەی وا لە منداڵەکە ئەکا پاڵنەری نەبێ بۆ جوڵە چونکە منداڵان چالاکیەکی زۆریان لە مێشک و بیرکردنەوەکانیان هەیە ئەگەر ئێمە وانەکەین ئەم جوڵە جەستەیی سەرف کرێت بەکاربهێنرێت ئەو بازدانی هەیە لە بینینی سۆشیال میدیایە پاڵنەری نابێ بۆ ئەوی جەستە بجوڵێنێ خێرا ئەوەی ئێوێ لە ڕوانگەی چرکە ساتەکانی بیرکردنەوەی بە شاشەیەک بە ڕووناکی بە مێشکی و ڕاستە و خۆ بە عەقڵ ئەیدا ناتوانێ وەریگرێ کەواتە چالاکیە جەستەیەکە دوا ئەخات لە مقابلە خێرابوونی هەنگاوەکان بە مێشک و بینینی چاو ئەیداتەوە بە دەماغ ئەم منداڵە لە جوڵە جەستەیەکە ئەوەستێ جوڵە عەقڵەکەی خێراترە بۆیە ئەگەر دیقەت بن یەکێک لەو هۆکارانی کە دایکان و باوکان لێرەوە ببێتە ئاماژە بۆیان ئەو منداڵانی زۆر سۆشیال میدیایان بەکارهێنا زۆر کەم ئارامە بن زۆر بێسەبرە بن لە داواکانیان کە هەیەە لە دایک و باوک. زەی مامۆستا منداڵیش کە جەستی ڕاهات لەسەر ئەم ناجوڵەیە ڕایە دیتر وردۆدە تااقەتی زۆر ئەوەی نییە لە بەکارهێنانی سۆشیال میدیا
هۆکارێکە بۆ ئەوەی کە مناڵ جوڵەی جەستەیی کەمەکات. ڕاستە زۆر باشە مامۆستا. ئایا ئەم سوشال میدیایە چۆن ڕێک بخرێت؟ نابێت منداڵ تەماشای شاشە بکات و لی قەدەغە بکەین یاخود سنوورداری بکەین و کاتی بۆ دابنێ؟ سوشال میدیا ئێمە ئەگەر بە تەواوەتی ڕەدی بکەین و بڵین ئەمە هیچ سوودێکی نییە، هەڵبەتە وەڵامەکەی من هەڵابێ. بەڵام سوشال میدیا لە ئاستێکە ئەتوانین بەکاری بێنین بۆ جۆرێک لە تەعاملکردن و ئاستی بەهرەی منداڵەکەم بدۆزمەوە لە بوارێکە لە بوارەکەی خۆیان کاتێکی داریکراوی پێ بدەم، یاخود بەکاری بێنێ بۆ پەیوەندیەکان. بەڵام ئەویش لە تەمەنێکی مەحدودا وەکو ڕوانگە علمیەکان لە تەمەنی بچووکی مناڵە هۆکارێک بەجێڵێ لە سەرجەستا کە ئێستا لە بوارە پزیشکیەکانە با بڵین زۆر تەنبیه خرێتە سەر دروستبوونی فرەجوڵەیە لە مناڵە، ئۆتیزم، حاڵەتی ئۆتیزم لە مناڵەکانمانە دروستەکە. بەڵام لە عمرێکە ئەزانی بەهرەی مناڵەکەت ئەدۆزیتەوە لەم بوارە چالاکی تایە لە ئیشی دیزاینە فکرەیەکی پێ ئێوە لە بابەتەکانی پرۆگرامەریەکان شارەزا ببێ، دایک و باوک ئەبێ کاتی مەحدودیان هەبێ بۆ پێدانی ئەم منداڵە ڕۆژانە بەپێی تەمەنەکەی، بەپێی شێوازی مامەڵەکردنەکەی، بەپێی ئەو بوارەی خولیایەتی دایک و باوک ڕێگا خۆشکەر بێ بە کاتێکی دیاریکراوە ڕۆژانە بە پلانێک لەگەڵ ئەم منداڵە کاری سوشال میدیا ئەنجام بدە. بێگومان تا چەند گرنگە یاریە جوڵەیەکان بوونی هەبێت بۆی کە منداڵ بجوڵێت. من ینی باز لە ئەزمموی خۆم کەم ینی مناڵێکم هەیە 6 ساڵە، ینی زۆر یاری جوڵەی لەگەڵاکەم زۆر ینی هەستەکەم ئیسفادی لەکە هیلاکە بێت کە دوایی ئەخەوێ زۆر بە خێوێکی باش ئەخێویانی لەوەی کە زۆر جوڵەی هەیە. مە تا چەند گرنگە ئەم یاریە جوڵەیانە بوونی هەبێت لە ماڵدانی دوورکەیت تۆ لە یاری ئەلکترۆنیەکانیش بە هەمووشیواز. جۆری یاریەکان بۆ مناڵان توانایەکی جەستەیی زۆر بەهێزیان هەیە لە جوڵەکردنە، چونکە سەرەتایی نمویانە ئەو قودرەتی هەیەە ئەگەر ڕۆژانە بەتاڵ نەبێتەوە ئەم منداڵە بێخەوە بێکێکە لە هۆکارەکانی. ئێمە تەنانەت لە گەورەکانیشە هەتاوەکو مێشک ماندوو بێت کەم خەوترین، بەڵام کە جەستە ماندووە بێت خەومان قوڵە. بۆیە لە منداڵانە ئەگەر دایکان بیانەوێت یەکێک لەو هۆکارانەی کە تایمی خەوی منداڵیان لەو چارەسەرانەی تایمی بێخەوی منداڵی پێڕێک بکرێتەوە ماندووبوونی جەستەیانە، ئەویش بە شێوازی جۆری یاریەکان. ئیتر ئەگەر یاریە کلاسیکەکان بێت پەتپەتێن بوو بۆ کچان، خەتخەتێن بوو، هەڵماتێن بوو، با بڵێن یاری تۆپی پێ بوو ئێستا، ینی ئەمانە یەکێکن لەو ڕێگایانەی کە دایکان و باوکان ئەتوانن بیکەنە ئەزمونێکی خەڵاتکردنیش بۆ مناڵەکان وەلەو ڕێگەیەوە هەم ئاسوودە بێت لە ڕووی جەستەیەوە، جوڵەکەی بەتاڵە بێتەوە و پەرچەکردار و ئالوودەبوون بە خۆشەویستی دایک و باوک و خۆی لە خۆیان هەتا منداڵ یاریکردنی فکری و جەستەیی زیاتر بێ لەگەڵ دایک و باوکە، ئەو کاتە خۆشەویستی وەلای دایک و باوکەکەش بۆ منداڵەکە زیاکە، منداڵەکەش لە ڕێگەی ئەو خۆشەویستیە زۆری پێی ئەدرێ و گرنگی پێ ئەدرێ، ڕاستەوخۆ دایک و باوکەکە ئەکاتە پێشەنگ بۆ ژیانی کەسی تر لە بازبەی خێزانەکەی لە بەدەر لە دایک و باوکەکە پێشەنگی نابێ. یەکێک لەو گلەیانی ئەمڕۆ دایکان و باوکانە ئیکەن زۆر جارەیە بوونی ئەو داتایە لە ماڵە هۆکارێکی سەرەکی نییە بۆ ئەوەی کە منداڵەکە لایداوە، چونکە منداڵەکە لە نێو ماڵە گرنگی وەکو ناز پێدان پێدراوە بەڵام خۆشەویستی نەبووە. زۆر لە دایکان ئەم خەمەیانەیە کە لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە بوونی ناز لەگەڵ بوونی خۆشەویستی لە یەک جیاناکەینەوە، کە خۆشەویستی ئەو بابە ڕۆحیەیە کە لە دڵ بەرجەستەیە لە ئەندامەکانە، داواکاری دڵ خۆشەویستی بوونە. ئیتر لە گەورە بێیان لە مناڵ ئەگەر پاراو نەبوو لەو خۆشەویستیە لە کەسەکانی دەوروبەری لە دەرەوەی خۆی ئەگەر ڕێم کەلێنە پڕکاتەوە. زۆر دایکانمانەیە لە کاتی بوونی بابەتەکان و کێشەکانیانە ڕومانتیەکەن کە عمری نەوجەوانیە پەرچەکردداری تەمەنی مناڵیەکەیەتی ئەم مناڵە ئەڵێ مامۆستا من لە تەواوی ژیانی ئەم مناڵە تا ئێستا هەرچی ویستۆ بۆم دابین کردووە، ئەی چۆن ئێستا لەم عمرە ئەتوانێت لە ڕووی منە لە ڕووی باوکیا بوەستێ، چونکە گیانەکردنەوەی ئەم دووشە کاتێ باز لە نازەکرێ ناز دابینکردنی بوارە مادیەکەیە زائیدەن، ینی حەق خواردن ماف خواردنی کەسێکە ئێمە ئیدەین بە مناڵە، یا دایک و باوکەکە لە قودرەت و توانای دارایی خۆیان ئەبڕن مافی خۆیان ئەخۆن ئەیدەن بە منداڵەکە هەرچی بێ ئەبێ بۆی فەراهم ببێ، یاخود حەقی خوشکوبراکانیەتی ئێمە ئیدەین بە مناڵە. زۆر جار هەیە هەر لە نێو ماڵێکە دوو منداڵێکیان بێنازە با بڵێن لە ڕووی دارایی و داواکاریەکانیەوە کەم ئومێدە، بەڵام ئەمیان زۆر با بڵێن دەستی باڵایە کە هەرچی بێ ڕەت ناکرێتەوە.
ئەمە پێی ناوترێ خۆشەویستی گرنگی پێدانی ئەم مناڵەیە لەوەی کە من یعنی ڕۆژانە بەپی توانە تەمەنیەکەی باوشێکی پیا بکەم حەنانێک لەگەڵ ئەم مناڵە بگۆڕمەوە بەڵام پێدانی خۆشەویستیش مەرجیتیانە بێ کاتێکە منداڵە من پێی بڵێم ئەم پەرداخەم بۆ بەرە بیدەرە دەست خوشکەکەت بڵێ ئاخر خۆشتەوێم کەوتی ئەگەر بیبەی خۆشمێ ئەم مناڵی تر فێری خۆشەویستی بە مەرجە بێ خۆشەویستی مەرجی نییە ئەم دایک و باوکە پێدانی ئەم خۆشەویستێت تاکە لێنە لە دەروی ماڵ پڕ نەکات زۆر باشە تا چونێک ئەم ناسپێدانە ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە پشت بە دایک و باوکی ببەستێت تەنانەت بۆ پێدانی بۆ ئەوی داوای پەرداخی ئاوێکیش بکات بە دایک و باوکی بڵێ خۆی هەڵنەستێت ئەمەش هۆکارە بۆ ئەوەی منداڵەکە تەمەڵ بێت یەکێک لە هۆکارەکانی کەم جوڵە یا با بڵێن باری نازرنگی جەستەی مناڵ نازە چونکە زۆر جار لە تەمەنی تقریبەن تا 10 ساڵ بۆ 12 ساڵی ژەمانە ئەو منداڵانی کە دایکانیان باوکان زۆر نازیان پێدەن جارێ لە شوێنێکی کۆبوونەوەی خێزانیە کۆبیتەوە مەفروزە منداڵان لە تەمەنی دا یا با بڵێن 9 ساڵ تا 12 ساڵ هەندێک کارە لاوەکیەکانی ئەو ئاهەنگە ئەگێڕدرێت ئەنجامی بدەن با گەورەکان دانیشن با کچەکان سفرە ڕابخەن یا میوانیەکە با میوانداریەکەم هەیە کچەکەم دایکەکە دانیشتووە خانمێتی ئەکا کچەکە تەمەنیکی قاپەکان بێنێتە سەر سفرەکە ناڵێن تا تەمەنی تقریبا 9 ساڵ بۆ 10 ساڵیش ناڵێن شتی گەرم هەڵبگرێ بەڵام کاتێک ئەم کارانە ئەنجامەدرێت ئەمە پێی ناوترێ ناسپێدان ئەمە پێوترێ پێدانی ڕۆڵی بەرپرسیارێتی چونکە خودی ناسپێدان خۆی وا لە مناڵەکە ئەکا بە ڕیتمێکی ڕەفتاری مامەڵەکە مناڵمانەیە تەمەنی 3 ساڵ و 4 ساڵە داوای هەر پێداویستێک بکە لە دایکەکە ئەو لەحزەیە ئەو ساتی منداڵەکە داواکارە پێی نەدا منداڵەکە دەست بە گریانەکە دایکەکە لەبەر ئەوەی بە قوربان و بە ساقەیە بێت تا گریان بەردەوام نەکە و داواکاریەکە ئەخاتە بەردەسی ئەمە چەند جارێک 2 جار 3 جار تکرار بووەوە بەداخەوە کە ڕەفتاری خراپ خۆی خراپ لە ئینسانە زۆر بە خێرایی ئەچەسپێ بەڵام گۆڕانکاری بۆ چاکسازیکردن زۆر درنگ یعنی ڕێکبوونەوەی هەیە ئەم منداڵە فێر ئەبێ ئیتر هەر بە گریان داواکە هەر بە بیان و گرتن داواکە هەر بە قیژە داواکە بۆیە ناسپێدان هۆکارێکی بوونی ناچالاکی جەستەیە و هۆکارێکیشە بۆ ئەوی کە ئەم منداڵە ئیستیغلالی دایک و باوکەکە لە بەکارهێنانی بۆ خۆی مێرمان ماوەستا تا چەند هەر لە چوارچێوەدا گرنگە دایک و باوک پەستی بەرپرسیارەتی لای منداڵ دروست بکە بەوەی کە شتەکانی قوتابخانەی ڕێک بخا تاکێکی هەیە تاکەکەی ڕێخوات جێگەکەی خۆی هەڵگرێ ینی کۆمەڵی ئەرکی پێ بسپێرێ ئەمەش حتمما زۆر وا باشتر ئاماژت پێکرانی ئەمەش هەر بەبێ مەرج بێ ینی تۆ نەڵێ مەسەلەن بڕۆ پشتێکەکەی خۆت لا بە و وڵا فلانە شتێ بۆکەم یان فلانەش ئەوە بکەم ئێستا نازانم بۆ چی وایە مناڵی ئەم سەردەمە یەک دوو جا بڵێ پەرداخەوە بێنە ئەڵێ چیەوە نەهیلاکمەکە ینی ئەمە بۆ وایە ئەگەر بوردە و دڕایەنانی پێ بکرێت تا چەند ئەمە ینی دوورە بێ لەم تەمەڵیەوە کاکە دانیار سپارەت بە ڕۆڵی بەرپرسیارەتی بۆ مناڵ بەداخەوە ناڵم ئێمەوامان لاتۆ ئێستا خۆمان لە جەستە و عەقڵا ماندووین بەس ڕێگە نادەین مناڵەکانمان ماندوو بێ کە هەرێکێک لەم جیلەی بەڕاستی کۆمەڵگای کوردیا بۆ ئەزمونە ڕۆشتین بۆیە ئێستا توانای بەرگەگرتنی دۆخەکانمان هەیە بەڵام دایکان ئەوە لێک نادەنەوە کە ئەگەر منداڵەکان لە مناڵیەوە لە عمری مناڵێکی 3 ساڵانەوە بۆ نمونە ئەتوانی بەرپرسیارەتی لەگەڵ گەورەبوونا پێ بدەین منداڵێکی 3 ساڵان ئەتوانێت کوپێک بداتە دەست دایکەکە بە بەتاڵی دواتر بە پێ عمر لەگەڵ گەورەبوونیە ئەگاتە 5 بۆ 6 ساڵ ئەتوانێت جانتای مەکتەبەکەی کە داخڵ بە مەکتەبە بە یا لە حەزانەکەی قەیتانی پێڵاوەکانی خۆی ببەستێ جانتای حەزانەکەی هەڵگیری هەتایەتە لای سیارەکەی باوکی ئەمانە بۆ کچ عینەشت لە نێو ماڵە ئەتوانێت دایکەکە کە ئەچێتە قۆناغی سەرەتایی قوتابخانە هیچ نەبێت کە دێتەوە گۆرەویەکەی قردێلەکەی قەمیسەکەی پیسبوون دایکەکە فێری کردبێ خۆی هەستی هەڵی گرێبی خاتە دەرگای غەسالەکە بۆی کوڕەکانمان بە هەمان شێوە لە پێ عمرە با فێر ببێت لەگەڵ خوشکەکە سفرە داخە لە 6 ساڵیە با فێر ببێ قاپ و قاچاخەکان بەبێ خواردن گەرم نەبن بیهێنە هاوکار بەبی خاتە سەر سفرات چونکە پێدانی ئەم ڕۆڵی بەرپرسیارەتیە هێزێکی متمانە بەخۆبوون لە مناڵەکەیە دروستەکە دوجار وای لێ دێ بەپی قۆناغەکانی تەمەنی هەتا ئەگاتە 10 ساڵ بۆ 12 ساڵ هەم لە کچ هەم لە کوڕ مەفروزە گەشت بێتە ئاستێکیوە باوکەکە دڵی ساکین ببێ خۆی لە ماڵەوە شەکەتە پارە بدا بە کوڕەکەی بچێت پێداویستی عەلاگەیەکی ئەم ئێوارەی ئەگەر 2 کیلۆ تەماتەیە بهێنێتەوە لی ڕاببینێ وا ڕاهات بێ کچەکە دایکەکە لە ماڵ ئەچێتە دەرەوە
لێ ڕاببینێ ئەرکێک ببسپێرێ پێی کە جلی ناو غەسالەکە دەربێنێ هەڵیخە بۆیە کە پێدانی ڕۆڵ و بەرپرسیارەتی پێدانی متمانەیە بە مناڵەکە. بێکمان ڕاست زۆر باشە لە کوتایی نزیک ئەبینەوە ئامۆژگاری چێ بۆ دایکان و باوکان و ئەو هەڵانەی کە پێویستە نیکەن چین؟ لە کۆتاییە من تەنها پێشنیارە بۆ تەواوی خانەوادە بەڕێزەکان ئەتوانم بڵێم ئەگەر ئەیانەوێ منداڵانمان منداڵێکی تەندروست بن و دەروون دروست بن لێیان ڕاببینین بەرگەی ناڕەحەتیەکان و ئەزمونونەکانی ژیان بگرن پێدانی ڕۆڵ و بەرپرسیارەتیە بە مناڵەکانمان بە پێ عمری خۆیان و پێنەدانی نازە لە مقابلە پێدانی خۆشەویستێکی تەواوە تا دایک و باوکەکە قودوەی ژیانی مناڵەکە بن نەک کەسێک بەدەر لە خانەوادەکەی و دروستبوونەوەی پەیوەندیەکی کۆمەڵایەتی تەندروست و شیرین ئامێزە لە نێو خێزانەکانمانەوە بکەین کە خۆشەویستێکی تەواو لە نێوان مناڵ و خانەوادەکانمانە دروستکەین تاوە لایان هەبێ و فامینی یەکێک لەو ئەدەبێ پەروەردەیە کەلتوریانە کە هەمانە ڕێز لێگرتنی کەسە بە تەمەنەکانە کە بەداخەوە مناڵی ئێستا زۆر کەم ئەو ڕۆشنبیری هەیە وە گوێگرتنی ئەزمموی چواردەورە کە هەوڵ بدات گفتوگۆیەکی شیرینیان هەبێت و خاڵێکی تر کە زۆر بەلای منەوە گرنگە مناڵ درک بکە کە لای دایک و باوکی بەهای هەیە ئەگەر ئەم منداڵە هەستی بەوە کرد ئەم دایک و باوکە بەهای پێئەدەن دڵنیابین لەوە لە مقابلی ئەوەیە وێنەدانەوەکی زۆر لەوە گەورەترەی بەخشین بە مناڵەکانمان ئەوان گرنگی بە ئێمە ئەدەنەوە چونکە ئەو خانەوادانی کە نازیان زۆرە و با بڵین ئاستی دارایی مناڵەکان پڕ ئەکەنەوە زیاتر تا خۆشەویستیەکەی بەداخەوەین زۆربەی جار لە سیستەمی وڵاتانی ئەوروپی و لەناو خانەوادەکانی خۆشمانە بچینە خەڵۆتگەی پیران ئەو دایک و باوکانت لەوێن کە مناڵەکانیان ئاستی داراییان بۆ فەراهم بۆ بەس ئاستی دەرونیان بۆ فەراهم نەبوو. بێگمان مامۆستا کەمێک کە کاتمان ماوە لەنیا باسمان لە قوتابخانە نەکرد و پەروەردەی و قوتابخانە ئەمانە تا چەند ڕۆڵی ئەبێ لە ینی پێگەیاندی منداڵێکی پەروەردەکراو زۆر جار گلەیەوە دەکرێت یعنی تەنها بەجۆ لە جۆرەکان مەسلەی پەروەردەکە تۆزە کەمترە لە نێو پرۆسی خوێندندا بۆچی ئەگەڕێتەوە ئەمە مامۆستایە؟ طبعا کاکە دانەر ئێمە پرۆسی خوێندنی ئێمە ئێستا بەعام لە هەرێمی کوردستان بە تایبەتی بڵێم ئاستی دراسی هەرێمی کوردستان کەمێک کاڵبوونەوەی پێوە دیارە و بەداخەوم ئەوەی کە ئەیبینین لەبەرەوەی پەروەردە لە نێو ماڵەکانە کاڵبوونەتەوە ڕێگی منداڵ لە نێو ماڵایە واتوانین بڵین پەروەردە ژینگەی دووهەمە ژینگەی یەکەم نییە کاتی مناڵەکانمان لە نێو ماڵەکانمانە ژینگەی یەکەمی با بڵین خواردنی ڕێگی خۆراکیەکەی بۆ ڕێگەکەی کە خانەوادەکەیەتی ئەگەر بەپی پێویست نەبێت خوێندنگەر ناتوانێت هەڵەکانی ئەم منداڵە ڕاک بکاتەوە چونکە فەراهەمبوونی ئەم هێزە لە نێو ماڵە کاڵە کە دێتە نێو قوتابخانە ئەو تازە خۆراکی لە ڕێگەکەیە وەرگرتووە مامۆستا ئەگەر هاوکاریش بێ بۆ مودێکی کاتی هاوکارە کە دێتەوە ناو ژینگەکە ئەوەی ئەمڕۆ وەریەگرێ لە قوتابخانە ئەوێ کاڵی کاتەوە دیسانەوە دێتەوە سەعاتی بوونی گرنگی پێنەدانەکەی و نازپێدانەکەی و نەبوونی خۆشەویستی لە نێو خانەوادەکەی و پیا هەڵنەدانی بۆ چاکیەکانی منداڵەکە و مەتحکردنی لە نێو قوتابخانە ئەم کلێنە گەورەیە پڕ ئەبێتەوە بەڵام زۆر کەمترە لە ئاستی ئەو داتایی کە وەری گرتووە چونکە یەکێکە لەو سیفەتانی کە دایک و باوک گرەوی لێ ئەباتەوە بۆ پەروەردەیەکی دروست ئەوەیە باشیەکانی مناڵەکان لە بەرچاو بگرن مەتحکردنی مناڵەکەیە سیفەتێکی باشی ئەم مناڵەکەهاندانێکی باش بە دارایی پڕی نەکەینەوە بە خەڵاتکردن کاتێک کە من کچەکەم سفرین میوانێک بۆ من داخە مەفروزە لە لای میوانەکەیە بڵێم دەستەکانی خۆش بێگوڵەکەی دایکی ئەمڕۆ هیلاکی منی کەم کردەوە چونکە پێدانی ئەم لایەنە ڕۆحیە مناڵ ئاستێکی دەرونی زۆر بەهێزیان هەیە لە چاو گەورەکان خوێندنەوەکەیان ئەوان وا بیرەکەنەوە کە تۆ مەدحی ئەەکەی تۆ هێزەکەی ئەوت لە بەرچاوە سەرفی کردووە بە پێی قودرەتی منداڵەکەش جەنابتان لە ناوبڕی وشەکانتانە وتان کە دوو جار ئیشێک بە منداڵە ئەدەین ئەڵێ نایکەم یان یەک جار بەسە ئێمە منداڵ دوو جار لە دوو حاڵەتە ئەم پەرچەکرداری هەیە حاڵەتێکیان ئەگەر پێنەزان بووین بەرامبەر بە هیلاکیەکانی وەصف نەکرا پێ هەڵدانی بۆ نەکرا لە ناو خەڵکە لە ناو هاوتەمەنەکانی خۆیان دووهم ئەگەر ئەم دایکە بە پێی قودرەتی مناڵەکە زیاتری دایە دایکمان هەیە لە ماڵ ئەچێتە دەرەوە مناڵێکی تەمەن 10 ساڵی هەیە لە دەرگەی ڕۆشتنی خۆحافیزی هەیە
ئەڵێ بە کچەکەڵێ کچی دایە ئاگرەکە بکوژێنەرەوە جلەکان بخەرە غەسالەکەوە کتێبی براکەش و کۆکەرەوە شتەکانی خۆشە ئاوا لێ بکە زۆر جارێ مناڵ ئینهیارەکە ئەڵێ من هەر یەک دانیانم پێکرێ بۆیە پێدانی ئەرکیش بە مناڵ ڕۆڵیش بە مناڵ ئەگەر لە چاو تەمەنەکەی قاڵبەکەی گەورەتر بوو ئەو منداڵە پەرچەکردداری نەئی ئەبێ لە ئاستی دایک و باوکە زۆر باشە لەگەڵ ئەوەدا کاندێ منداڵمان هەیە کەم جوڵەیە و لای خۆمان پێڵین تەمەڵ هەندێکشمان هەیە زۆر جوڵ ئەکات و زۆر جار دایک و باوک لە شوێنان ئەیانشکێنەوە ئەکات کە ئەم منداڵە بە سستی دابنیشە لە شوێنێکا و ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە منداڵش دووبارە تەمەڵ بێتەوە و ئەو چالاکیانی کە هەیەی نکات زۆر بە کورتی مامۆساییە بەداخەوە لەم حاڵەتە ئەوەی کە گرنگە حەزەری لەکەی نێمە ئەوەیە کە مناڵەکانمان حەزمان لە جوڵەی زۆرە ئەنجامی بدەن بەڵام ئێمە لە کۆمەلگایەکەین کە مناڵەکانمان زۆر جوڵە لە ناو خانەوادەکانە ئەبێتە هۆکارێکی گەورە کە منداڵەکەی پێبشکێنینەوە ئەم منداڵە لێرە نابێتە هۆکاری ناچالاکی ئەبێتە هۆکارێک ڕوبەڕووی دایکەکە ئەبێتەوە کە دایکەکە ڕازگۆنیە لەگەڵیە بۆچی لە ماڵەوە حەزەکە بجوڵێ بۆچی لە شوێنانە حەز ناکا بجوڵێ بۆیە منداڵ حەزی لەوەیە دایک و باوک بەیەک ڕیتمی پەروەردەی بڕۆن لەگەڵ یا دوو دیویان نەبێ لەگەڵ پەروەردەی مناڵەکانیانە یەک دیو بن دەست و چاوپش مامۆساییان زۆ سپاس دەکەین بەڕێز مامۆستا کوێستان حامید قادر ڕێنمایی کاری پەروەردەی و هەم خێزانیش یەخوا بەخێر بێ سپاس زۆر سپاس دەکەم